خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا سەرمایە گەورەکەیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام پێی فەرمووی تۆ لەگەڵ ئەو کەسە بی کە خۆشت ویستووە، یعنی پێغەمبەری خوات خۆش ویستووە لەگەڵ پێغەمبەری خوابی عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەنتە مع من ئەحبەبت. اینجا سەیری کەن ئەمە کابرایەکی تر کە ناوی عەبدوڵڵا بوو، شەرابی زۆرە خواردەوە، عقوبەش زۆرە درا. جاری ئەم نوکتەیەکی جێڕایەوە و پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام پێیەکەنی. ئەم کابرایە شەرابی زۆرە خواردەوە، هەموو جارێکیان هێنا عقوبەیانەدا. دوایی جارێک کە هێنایان، یەکێک لە سەحابەکان ڕیوایەتێکیش فەرمی خالیدی کوڕی وەلید بەردێکی پێکێشا یا شتێکی تونتری پێکێشا و فەرمووی ما ئەکثەر ما یؤتا بهذا، ئەمە چەند جار هێنایانەوە پێشە، چەند زووزووی هێنن، چەند جاریان هێنا. جنێویشی پێدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی پێیم قسەی پێ مەڵێ ما علمت إلا أنه يحب الله ورسوله. قسەی پێ مەڵێ چونکە من وا ئەزانم ئەمە خوا پێغەمبەری خوای خۆشەوێ. جا بزانە خۆشویستنی خوای گەورە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام چەند سەرمایەیەکی گەورەیە. لێرەشە بە هەمان شێوە کابرا هیچی نییە، یعنی من نۆژ و ڕۆژ و خێرێکی زۆرم ئامادە نەکردووە، بەڵام ئەوەیە کە من خوا و پێغەمبەری خوام لە هەموو کەسە زیاتر خۆشەوێ و ئەوە سەرمایەکەم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی تۆ لەگەڵ ئەو کەسە بی کە خۆشت ویستووە. خوای گەورە خۆشەویستی خۆی و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەدا بە کەسێک کە خۆی هەوڵی بۆ داوێت. یعنی ناشێ ئێستا وەکو هەندێک کەس یعنی ڕاهات و دوعاکە و سەرەتانیەتی ئەڵێ خوایە چاکم بکەیت و خوا چاک بکەیت. یەکەم ئیبتیلایە بێ سەبری لەبەر بگری، دووهەمە بێ هەوڵ بدەیت دەرمانی بۆ پێیاکەی. بە هەردووچیە بێ ئەونجا دوعاکەکەی. ئێستا خەڵک وای لێ هاتووە ئەم تاغوتانە حکومانەکەن یا ڕەبی خوایە ترەمپ بڕوخێنی. چۆنە لە خۆی بیڕوخێنی؟ یا ڕەبی خوایە حەشدی وەحشی بفەوتێنی. ئەوەی کە زۆر مسڵمانە ئەژوێرێ خوایە پارتی وێچێتی لەناو ببێ، ئەی چۆن لەناوێ بە؟ خوای گەورە فەرمێ وەلەولا فەلەولا دەفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض. ئەگەر خوای گەورە کافرانی بە مسڵمانان ڕانەدایە و لانەدایە فەسادە کەوتووە لەسەر زەمین. ئێوە فەسادەی کە خەڵک تێکەوتووە سەبەبەکەی ئەمەیە. یعنی چۆن ئینسان هەر لە خۆی ئەونجا بە دوعای خەڵک بێ، یەکێک وەڵام مناڵەکانی باتە دەرێ قەمسەڵی بۆ نەکڕی ونجارە لە یا ڕەبی خوای ئەمڕۆ نەبارە، خوایە نەبارە. لەولاشەوە هەزار جوتیاری ترە لە خوای ئەمڕۆ ببارە، خوای ئەمڕۆ ببارە. سایقێکی قاچاقچی لە خوای ئەمڕۆ نەبارە لێمان نەبێ بە قوڕ. یەکێکی کە لە خوای ئەمڕۆ ببارە دەغڵودانەکەم پێ بگە. خوای گەورە بە قسەی کامیان بکە لە بارانەکە ببارێنن نەیبارێن. خوای گەورە ڕێسای داناوە، ڕێسا. تۆمە لە نەزانی حافظ قورئانیش بی کە کەوتیتە ئاوە خنچەی لەبەرەوە ئەبێ خذ لە سوابەکەی وەربگری. کابرا خوای گەورەی خۆش ناوێ هەری دیعا و لاف و گەزافێکەکە. پێغەمبەری خوای خۆش ناوێ، هەزار جنێو بە پێغەمبەرە دەن عەلەیهی سەڵاتو وەسەلام ڕۆژانە. ئەسڵەن موویەکی گرژ ناوێ کە چێگەل بزانێت چاویان لە خوشکەکەی هەڵتەکانوە شەڕ عەشایرێکی لەسەر هەڵە گیرسێنێ. خوای گەورە خۆشەویستی وەختێک لە دڵمانە ئەچەسپێنە کە ئێمە خۆمان چێڵگەکەمان ئامادە کردوێت، تۆمان پێوە کردوێ، ئاودێریمان کردوێ و ئەنجا حرەسیاتمان لێگرتوێ بۆی میکرۆب و شەیتان و حەیواناتی ئینس و جن نەڕۆشتن نەڕۆن هەڵی پچڕوچێنن. گەشە و نەشوونمان ناکا گەڕوانە. خۆشەویستی خوای پەروەردگاریش ئەوەیە کە فعلا نەبێت تۆ لە دڵ و دەروون تا بیچەسپێنی، ئەنجا وردە وردە غیزای خۆی بدەیتێ، خواردنی خۆی بدەیتێکەوە، تەزکیەی نەفسە. ئاوا خوای گەورە خۆشەویستی خۆی و خۆشەویستی پێغەمبەرەکەیمان عەلەیهی سەڵاتو وەسەلام لە دڵ و دەروون ناچەسپێنێت. تۆ پێغەمبەری خوا نەناسی چۆن خۆشت دەوێت؟ چۆن بەزەیت پیادێتەوە ئەگەر نەزانی ئەو هەموو مەعاناتی چێشتووە؟ چۆن عەزەمەتی ئەم پێغەمبەرە لە دڵ و دەروونە ئەچەسپێ کاتێک کە تۆ نازانی چەند گەورەیە، نازانی ئەم پێغەمبەرە مەزن لە مەدای 23 ساڵی تەمەنیە چی ئەنجام داوە. آخر چۆن 124,000 کەس ئیمانی پێهێناوە لەو فترە کەمەیە. 124,000 کەس لە کاتێکە 3 ساڵی شیعابی بەنی تاالب دۆڵەکانی ئەبوو تاالب بە 3 ساڵ 6 کەس مسلمان بوو. یعنی هەر 6 مانگە و یەکێ. دواییش يدخلون في دين الله أفواجا. بەم سەبرگرتنە وەصبر وما صبرك إلا بالله. سەبرگرتنەکەشە دەر بەخوای پەروەردگار.
پێویستە خۆشەویستی خوای پەروەردگارمان لە دڵ و درونا بچەسبێت، پاشان پێویستە خۆشەویستی پێغەمبەری نازارمان عەلەیهی سەڵاتو وسەلام لە دڵ و درونا بچەسبێت.